لە ئیسلامدا نە پیاو سالاریمان هەیە نە ژن سالاریمان هەیە، مرۆڤ سەنگینیمان هەیە. ئەنتە وەزەوجوکە، ئەی ئادەم خۆت کەسایەتی خۆت پارێزە و هەروەها کەسایەتی هاوسەرەکەشن لە ئەستۆی تۆدایە بیپارێزە. بەڵام ئەلجەنە لەکوێدا مرۆڤ هەز بە ئارامی و حەوانەوە دەکات؟ لە بەهەشتا. کەواتە ئێمە باسی بەهەشتی کۆتایی ئەمەی پەروەردگار باسی دەکات، بەڵام لە دنیادا کەی ماڵەکان دەبنە بەهەشت کاتێک کەوا ژنەکە و پیاوەکە بەیەکەوە تەبابن بە خۆشەویستیەوە بەیەکەوە بژین. ئەو شوێنە ئەگەر خانوویەکی بچووک بێ، تەنانەت ژوورێک بێ، ژێر خێمە و کەپرێک بێ، ئەوە ئەلجەنە، ئەوە بەهەشتە. فەکولا من حەیث شئتما، بخۆن هەردووکتان. سەیری وردی قورئان کەن دەفەرمێ فەکولا، هەردووکتان بەیەکەوە بخۆن. کەواتە ژن و مێردی ڕاستەقینە کاتێک کەوا مەردن، کاتێک کە جوامێرن بەیەکەوە دەخۆن. واتە پیاوەکە نانی بە تەنها پێ ناخورێ بەبێ هاوسەرەکەی، هاوسەرەکە نانی پێ ناخورێ بەبێ پیاوەکەی. فەکولا، هەردووکتان بخۆن من حەیث شئتما، لەم بەهەشتە فراوانەی کە لە بەردەستاندا کراوەیە لەکوێ ئارەزووتانە. کەواتە ئەمە باسی ئازادیە. تۆ ئەگەر گەورەترین سفرەی ڕازاوە، خۆشترین و بەتامترین خواردن، گرانبەهاترین خواردن لەبەر دەم تابێ، بەڵام فەرمانت پێ بکرێ بڵێن ئەوە بخۆ، لەوێەوە بخۆ، لەوێ دانیشە، ئازادیت نەبێ، بەهەژ نییە، چێژی لێ نابینی. من حەیث شئتما، هەردووکتان ئازادن. کەواتە هەم ژنەکە ئازادە، هەم پیاوەکە ئازادە، هیچیان لەژێر فەرمانی یەکترانین، بەڵام ئیحترام و ڕێز و خۆشەویستی هەیە. کاتێک پیاوەکە لە شوێنێکە، ژنەکە ئەو شوێنی زۆر پێخۆشە. کاتێک ژنەکە لە شوێنێکە، ئەو پیاوە ئەو شوێنەی زۆر پێخۆشە. بەڵام من حەیث شئتما، هەردووکتان ئازادن لەکوێ دەخۆن. کەواتە بە ئەندازەی ئەوەی خواردن گرنگە بۆ مرۆڤ، بە ئەندازەی ئەوە ئازادی گرنگە. بۆیە زۆر جار ئەو وشەیە دەبیستین، ئەڵێن نان و ئازادی. ژیانی مەردانە ئەوەیە هەم نانت هەبێ هەم ئازادیت هەبێ. کەواتە ئەوانەی کەوا تەنها عەوداڵی بەدەستهێنانی نانن، بەڵام ئازادیان نییە، ئەوانە پێیان دەڵێن کۆیلە. کۆیلەکانی سەردەمی پێشوو، کۆیلەکانی ئەم سەردەما، کۆیلەکانی داهاتوو. مرۆڤ هەر وەختێ تەنها عەوداڵی ورگی بوو، تەنها عەوداڵی خواردنی خۆش بوو، تەنها عەوداڵی تێرکردن بوو، لەو کاتەدا ئەوە دەبێت بە کۆیلە ئەگەر ئازادی لەگەڵ نەبێ. ئازادیش ئەبێت تێربوونی لەگەڵ بێ. مرۆڤ بەسکی خاڵیەوە ئازاد نابێ. بۆیە نان و ئازادی بەیەکەوە هاتوون. قورئانی پڕبەرەکەت و بەخشش پێش ئەوەی خەڵک دروشمی نان و ئازادی بەرزکاتەوە، ئەمەی لە قورئانەکەی خۆمانە لە سوڕەتی ئەلعەراب ئاەتی 19دا باس کردووە. فەکولا من حەیث شئتما، هەم بخۆن هەم بە ئازادی بخۆن. کەواتە نان لەگەڵ ئازادی بریتیە لە ژیانێکی سەرفرازانە بۆ مرۆڤ.